سڵاو، من دکتۆر محەممەد عەبدوڵڵا، پسپۆڕی نەشتەرگەریەکانی ئێسک و شکانە نەخۆشخانەی نەشتەگەری میهرەبانی. ئەمڕۆ دەمەوێت باسی حاڵەتێکی زۆر باو بکەم، ئەویش داخورانی جومگەی حەوزە یاخود پێی دەڵێن ڕەشبوونی تۆپی حەوز. ئەم حاڵەتە بەهۆی کەمی خوێن ڕۆیشتن لە بۆ ئەو جومگەیە دەبێت کە یەک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوە بەکارهێنانی زۆری دەرزی ستیرۆیدا یاخود هەندێک جار هۆکارەکەی دیار نییە لە خۆڕە ئەم تۆپە خوێنی بۆ ناچێ. ئەم حاڵەتە لەو ماوەیە زۆر باو بوو بەهۆی بەکارهێنانی زۆری دەرزی ستیرۆید و لەگەڵ کۆڕۆنا. لە نیشانە هەرە باوەکانی ئەم حاڵەتە ئازارێکی زۆر لە بەشی پێشەوەی جومگەی حەوز دەبێ، هەروەها کەمی جوڵە یاخود دواتر دەبێتەوەی کە نەخۆشەکە بشەلێ. لە دەستنیشانکردنی ئەم حاڵەتە عادەتەن یەکەم جار تیشکی ئێکسڕەی پێ دەڵێن پلەین ئێکسڕەی بە تیشک ئەگەر بەدەر نەکە دەتوانین تیشکی موگناتیسی یاخود ئێمارای بۆ بگرین کە زۆربەی کات لەم حاڵەتە دەستنیشان دەکرێت. لە چارەسەرکردنی ئەم حاڵەتە دەوەستێتە سەر ئایا لە چ قۆناغێکی داخورانەکەیە. ئەگەر لە قۆناغی بیدایەتی بوو پێشوەی تۆپەکە بمرێ یان ببووکێتەوە، دەتوانین تۆپەکە کومکەین بە دریل بۆ ئەوەی خوێن بگەڕێتەوە ناو تۆپی جومگە. ئەگەر ئەمە سەرکەوتوو نەبوو یاخود تۆپەکە بە تەواوی پووکاوە و بووە سەوەفانی یاخود داخورانی جومگەکە و کەمی جوڵەی جومگەکە، ئەوە ناچارین جومگەکە بگۆڕین کەم حاڵەتە هەبووە لێرە و ئێستاژە نەشتەرگەریە لێرە ئەنجام دەدرێت. هەر سەلامت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.